کڕینەوەی گەرمی زووتیاران ئەوە پرۆژەیەک بوو ئێمە ئامادەمان کرد لە ساڵی 2015 و ئەو کاتەی پێشکەشی ئەنجومەنی وەزیرانمان کرد و لە ئەنجومەنی وەزیرانیش تاوتوێ کرا پەسەندیش کرا بەڵام پێویست بوو ئەو کاتە حکوومەتی هەرێم کابینی هەشتم بڕێک پارە وەک دام و پاڵپشتی بۆ ئەم پرۆژەیە دابین بکە بەڵام نەیتوانین دابینی بکە پرۆژەکە مایەوە ئەو پرۆژە ئێمە ینی بەپێی ئەو ڕێنمایی ئەو کاتێک ئێمە هەمان بوو هەموو کۆمپانیایەک بۆی هەوو بەشداری ئەم پرۆژەیە بکە بەڵام ئەوەی ئێستا کە دیار هەر ئەو پرۆژەیە بەڵام دەستکاریان کردووە قۆڕخکاری تێدا کراوە ئێستا تەنها دوو کۆمپانیا گرێبەستیان لەگەڵ دەکرێت بۆ کڕینەوەی گەرمی زووتیاران ئەو گەرمەی کە دەمێنێتەوە عێراق نایکڕێتەوە یان لە بازاڕەکان بەکار ناهێنرێ تەنها دوو کۆمپانیا دەیکڕێتەوە کۆمپانیای قەیوان لە سلێمانی و کۆمپانیای خۆشناو لە هەولێر کە بەداخەوە قۆڕخکاری بۆیە من بڕیارمدا بەشداری لە پرۆژەیەک ناکەم کە قۆڕخکاری تێدا بێ و ئێمە وەکو لیژنەی کشت و کاڵیش لیژنەیەکمان لە وەزارەتی کشت و کاڵ بانکێش کرد و ئەم باسەمان لەگەڵکردن کە ئەم ڕێنمایە بە تعدیل بکرێ و هەر کۆمپانیایەک بە پێی ڕێنمایەکە بۆ هێو بەشداری بکە بەڵام دیارە تا ئێستا ئەمە نەکراوە بۆیە من بەڕاستی بەباشم نزانی کە بەشداری بکەم و هەندی هۆکاری کەش هەبوو لەم بارودۆخەدا کە نەمویستە بەڕاستی پاڵپشت و پشتگیری هێندێک هەڵوێست و بابەت بم کە لەم قۆناغەدا حکوومەت یا سەرۆکایەتی پەرلەمان یا خەڵکی بە ناوی سەرۆکایەتی پەرلەمانەوە پشتگیریان دەربڕیوە بە تایبەتی بۆ ئەو سوکایەتی بێڕێزێکە بەرامبەر بە پێغەمبەری پێشەوا کراوە سەڵات و مخالسە بێت لە فەڕەنسا.